لە دەستپێکی یاریەکانی قۆناغی دووەمی خولی نایابی کوردستان و لە هەفتەی 16یەمی خولەکە شەقڵاوە لەژێر سەرپەرشتی مستەفا بابانزادەی ڕاهێنەری نوێ و لەسەر خاچی خۆی و بەبێ ئامادەبوونی هاندەر بەهۆی سزاوە میوانداری چەمچەماڵی کرد. لانیوە یەکەم کوڕانی بناری سەفین باشتر دەرکەوتن و فشاری تەواویان خستە سەر میوانەکەیان تاوەکو لا خولەکی 44 لە ڕێگای جەوهەر نەجمەوە بە گۆڵ یەکەم پێشکەوتن. لانیوەی دوم چەمچەماڵ هەوڵی گۆڵی یەکسانی دەدا و توانی تا ڕادەیەک لە خاوەن ماڵ زیاتر کۆنتڕۆڵی تۆ بگرێتە دەست، بەڵام بێ دروستکردنی مەترسیە سەر گۆڵەکەی. یاریزانانی شەقڵاوەش بەرگریەکی پتەویان دەکرد و بە هێرشی هەڵگەڕاوە چاویان لە گۆڵی زیاتر بوو. سەرنجام یاریەکە بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی شەقڵاوە بە کۆتا هات. ئەمڕۆ سێ خاڵی یاریەکە زۆر بۆ ئێمە گرنگ بوو لەبەرەوەی یاریەکەمی قۆناغی دووەم بوو کە هەموو تیپەکان باشتر و چاکتر خۆیان ئازرەکەن بۆ ئەوەی نەتیجەیان باشتر بێ. ئەو تیپانێن لە دوای و ناوانەی کە منافەسی سەداڕەکەن پێشبڕکێکی زیاتر لە قۆناغی دووەم دەست پێکا، بۆیە زۆر گرنگ بوو ئەو سێ خاڵە لەناو یاریگای خۆمان بوو. ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوش بە هەمان ئاسبەوە بە هەمان ئەنجام نەتیجەمان ینی ئەدامان باشتر و چاکتر بێ، چونکە ئەمڕۆ بڵێن وەکو ئەدامان زۆر باش نەبوو، نەماتوانانی ئەوە دیا پێشکەشکردشی بیدیاکەی بوو فترێک بوودا بڕابووین، بەڵام ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو باشتر و چاکتر خۆمان ئامادەکەین و نەتیجەکانیشمان باشتر بێت. ئەمڕۆ لە دەستپێکی جەولەی دووەمی خولی نابی کوردستانە بەرامبەر یانی شەقڵاوە یاریمانە بوو، ئامادەکاریی زۆر باشمان کردو بەرامبەر شەقڵاوە. ئێمە بۆ سێ خاڵەکاتە بووین، بەس بە 100 یاری تریش بکەین، 1000 یاری تریش بکەین، سێ خەڵ ئاوا لە ساحەیە نەیە. یارزان کە تموحی لە نادەکان نەبوو کە نەجوڵا کە حەزی بە نادیەکە نەبوو کە دڵی پێ نەستا بەخوای گەورە 100 یاری تریشکەی ئاوا ئێمە سێ خەڵ بەدەست نایەنین. ئەوە دیاریکردنی ئەمە نەبوو، سێ چەمچەماڵی پارەکە و سێ چەمچەماڵی سەکە. ماخول نییە ئێمە نەتوانین شووتێ بنێنە گۆڵەکەیەوانەوە. شەقڵاوەش بە کەیف خۆی شووتی پێوانە یخۆ بەخوا دیفاعیش هەر جارێ دوان سیان پێ 90 دقیقەی دیفاعی ناکریاوە، هەر گۆڵە خۆی ئێمە شووتێنێنە گۆڵەکەەوە بەخواگەتڵنیا بە تا کۆتایی دەورە ئابوو تەنسیق یاریکەن گۆڵ ناکرد. بەمەنجامە شەقڵاوە توانی کۆی خاڵەکانی بۆ 21 خاڵ بەرز بکاتەوە و بچێتە خانەی حوتەمی ڕیزبەندی، یانەی چەمچەماڵیش لە کۆتایی ڕیزبەندی مایەوە بە 13 خاڵەکەی. حوسێن محەممەد کەناڵی پێیام شەقڵاوە.